عزیزان و خۆشەویستانم ڕۆتان شاد و ئەم کاتتان باش. خۆشحاڵم جایشتر لە خزمەتەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە خۆم بە نیازم سەبارەت بەو باسانەی کە دامناوە وەکو سەردێڕ قسە و باسێ بکەم. دیارە ئازیزانێک گەر لەگەڵمانان ئەیانێ بەشدار بن نتوانن بە کۆمنت بەشدار بن، بەڵام بە هەر حاڵ بواری بەشداری کراوەیە، بەڵام لە ڕێگەی ماسنجەری شۆتوانن ئاگادارم کەنەوە گەر بیانێ بە ڤیدیۆ بەشدار بن. ئەم بەرنمەیە ئێستا لە ڕێگەی فەیسبووکی شەوە بڵاوە بێتەوە. ئیجازەم بن کە لە ڕێگەی هەنێک گروپەوە لینکی یوتوبەکە بڵاو بکەمەوە. بەڵێ عزیزان، ئەمڕۆ ڕۆژی 26 دوی 2026 بەرنامەی پێشکەشیەوە عزیز دەکەم وەک لە سەردێڕەکانیش دیارە سەبارەت بە پێشهاتەکانی ئێرانە، سەبارەت بە هەڕەشەیەکە کە ڕەزا پەهلەوی لە خەڵکی کوردستانی کردووە، هەڕەشە فاشیستانی کە دوێنێ لە پۆستێکی یوتیوب بڵین لە پۆستێکی تویتەرە ڕەزا پەهلەوی هەڕەشەی لە خەڵکی کوردستان کرد کە هێشتا خۆی پەنابەرە، خۆی بە هیچ شتێک نەگەیشتووە. بەرحاڵ قسە و باسێک سەبارەت بەواکەیت و دواتر لەسەر ڕووداویشی قساکە کە لە هەفتەی ڕابردووە پێشاتێکی گرنگ بوو لە ئێران تابێت لە کوردستانی ئێران، ئەویش پێکهاتنی من ناوێنم بەرەی کوردستانی، ئەگەرچی خۆیان ناوێکی تریان بۆ هەڵبژاردەوە، بەڵام من ناوێنم بەرەی کوردستانی ڕۆشنی شەکەمەوە بۆچی وای پێڵێ. بەرحاڵ سەبارەت بە پێشاتەکان لەوە دەست پێ بکەین کە تا کەمێک پێش ئێستا هەواڵی ئەو بڵاو بووەوە کە گفتوگۆکان لە بڵین لە ئەوروپا لە ژنێڤ بە کۆتایی خۆی گەیشت، بەڵام گزارش و راپۆرتی جیاواز هەیە. ئێرانەکان لە دەستگا ڕاگەیاندنەکانی خۆیانەوە خۆشخەیاڵن یاخود ئومێدەوارن کە پێشکەوتنێکی باش بەدی هاتووە. وەزیری دەرەوەی عومان ڕایگەیانوە کە هەنگاوی زۆر باش و چوونە پێشەوەی باش پێک هاتووەوە لە هەفتەی داهاتوە دووبارە لە نەمسا لە بڵین جەلسەیەک و کۆبوونەوەیکی تر ئەبێ لە بینی وەفدە بەجۆرەکانی ئێران و ئەمریکایە بۆ قسە و باسکردن لەلایەنە تەکنیکیەکان، یعنی وەکەوەی کە ڕێکەوتنەکە بە ئەنجام گەیشتووە. ویتکۆف و کۆشنەر لەلایەن خوانەوە ڕائەنگەیانووە کە ئەوان زۆر تووشی حاڵەتێکی نالەبار بوون، یاخود تووشی ئیحبات بوون، تووشی بڵێن ناومێدی بوون لەو دەرکەوتنی کە ئێران دەرکەوتووە بۆ شەرت و مەرجانەوەی کە هاتووتە پێشەوە، کە دیارە ئەمە ئاماژەیەکی نێگەتیڤە. هەروەها لە هەندێک لە دەستگا ڕاگەیاندنەکانی ئەمریکا ئەو بڵاو کراوەتەوە کە گوایە ئێران ڕازی بووە کە تەواوی دام و دەستگا ئەتۆمیەکانی خۆی بتەقێنێتەوە، کۆتایی پێبێنێ و ئەو یۆرانیۆمەش کە پێیتاندوێتی بیجۆچێتەوە بۆ دەرەوەی وڵات، دەرەوەی ئێران، کە دیارە سەبارەت بە پرۆگرامی بالستی یاخود ساروخەکانی قسە و باسێکی ئەوتۆ نەکراوە، بەڵام خودی ئەمە لەلایەن ئێرانەوە ڕەتەکرێتەوە کە ئێران بەڵێنی وای نەداوە و شتی لەم بابەتانە دروستکراوە یاخود هەواڵێکی ناڕاستە و مەسەلەکە بۆ جۆرەنی و بە شێوازێکی ترە و گوایە ئێران ئەو زەمانەتی وەرگتووە کە ئەتوانێ پیتاندن ئەنجام بدا بە نسبەتێکی کەم و هەروەها لەسەر باسەکانی تر و بابەتەکانی تریش ڕێکەوتنێکی ئەوتۆ ناتۆتە پێشەوە، یاخود مەرجەکانی ئەمریکا هەمووی جێبەجێ نەکراوە. بەرحاڵ ئەم لێکدانەوانت جۆر بە جۆر و بڵێن ناکۆکانە لە نێوان هەردوولایە نیشانی ئەدا کە گەری ئەوەیە من لە چەند سەعاتی ڕابردووە هاتووە شایدی پەلامارێک بین بۆ سەر ئێران
و شایدی دەستپێکردنی جەولەیەکی تر و سوورێکی تر یاخود وژمێکی تر لە شەڕ و پەلاماردانی ئێران ببین کە حتمما بەرەنجامەکانی بەسەر سەری هەموو ناوچەکەی ئاشتێتەوە و بار و ئەنجامە خەتەرناکەکانی هەڕەشا لە ئایندەی ئەم ناوچەیە ئەکاوە ئەو قوڕێکە گیراوەتەوە لە ناوچەیە زۆرتر خستێکاتەوە و هەموو ئەو ئومێدانەی کە هەبووە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕێکی پۆزتیڤ بەدی بێ لەوە چێت تووشی بربەستی گەورە ببێ یاخود تووشی ئاستەنگی گەورە ببێ. بەهەرحاڵ ئەمە دۆخەکەیە کە تا ئێستا ئەمە لێمان معلوم نییە کە چیە بێ ئەگەریش هەیە کە هیچ شتێک ڕوونەیەوە ئەگەریەوە هەیە کە ئەمەی کە ئەڵێن گەڕێکی تری دانوستانەکرێ لە نەمسا ئەمە ڕاست بێت و سەرنجام ئەم پرۆسەیە هەروە درێژە بکێشێ. بەڵام لەو لای ترەوە ئەم هەموو ئەرتەشەوە هەموو سوپایە کە ئەمریکای ناوتی بۆ ئێرە کە لە ساڵی 2023ەوە بێ پێشینەیە ئەمە بێ ترامپ بۆ خەڵکی ئەمریکای ڕوونکاتەوە کە بۆ ئەم کارەی کرد لە سەرنجام بەچی گەیشت ئەگەر دەستکەوتێکی زۆر گەورە لەم دانوستانەیە بەدی نەهاتوێ سەرنجام ترامپ لەگەڵ کێشەی گەورە لە ئەمریکا بەروە ڕووە بێتەوە کە ممکنە ئەمە قوبوڵ نەکات و هەر بەو دەلیلەش ئەم جەنگە ڕوودا. بەرحەڵ دۆخەکە نالەبارە دۆخەکە زۆر ئەگەری خەتەرناک لەگەڵ خۆی ئاهێنێ بەڵام ئەمە یەکە هەیە و ئمە پێویستمان بۆیە مواقعێتە دەرێک بکەینەوە بزانین ئەم دۆخە برو کوێچێ. شتێکی ترکە لە ئێرانە هاوکات هەیە کە دیارە ئەکەوێتە ژێر کاریگەری ئەم بەرامبەر چیە کۆنەپەرستانەوەی لە بینی جمهوری ئیسلامی ئێران و ئەمریکا یاخود ئەکەوێتە بەر ژێر سێبەری ئەم هەڕەشە و گوڕەشە دڕندانەیە کە سەرمایهداری دنیا و ئەمریکا لە ئێران و ناوچەکەیەکە بەڵام بەهەرحاڵ ئەویش بوونێکی زیندوی هەیە و دڵی لە لێدان نەکەوتووە سەرباری ئەو پەلامارە زۆر دڕندانی کە جمهوری ئیسلامی ئێران خستێ سەر خەڵکی ئێران لەقریمەن مانگ و نیوەک لەمەوبەر نزیکەی بەپێی ئەو ئامارانەی کە باسەکرێ لە نزیکەی 30,000 کەس لە سەرجادەکان بە دەستی پاسدارانی جمهوری ئیسلامی ئێران کوژران بەڵام لەگەڵەوەیە ئەم خۆپیشاندانە دووبارە بە تایبەتی ناو زانکۆکانی ئێرانی گرتووەتەوە لە زۆر شوێن لە شارەکانە خۆپیشاندان دووبارە دەستی پێکردوێتەوە ناڕزایەکان دووبارە دەستی پێکردووە ئەمڕۆ ناچار بوون کە بەشێکی زۆری زانکۆکان خوێندن تایە بکەن بە دیجیتال ینی وەکو چۆن لە سەردەمی کۆرۆنایە بوو وەکو چۆن لە سەردەمی کۆرۆنای پێشهات خوێندن بکەن بە دیجیتال کامە بۆ خۆی بۆ بەرگرتنە لە فراوانبوونەوەی ئەم ناڕزایانە کە دیارە سەرباری ئەو هەموو وەحشی گەری و کوشتارە زۆر بێوێنەیەکە لە ڕاستیە لە سەردەمی نوێی دنیاە لە ئەم سەردەمەیە زۆر بێوێنەیە ئەنی کەمتر شوێن هەبووە لە دنیاە کە لە ماوەیشی ئاوا کورتە ئەو هەموو خەڵکە بکاتە قوربانی یاخود بە پەلاماری دەوڵەت و هەموو خەڵکە ببنە قوربانی بکوژنە قەتڵ و عام بکرێن. بەڵێ ڕاستە ئیسرائیل دەستی نەپاراستۆ لە غەزە لە ماوەی 2 ساڵە نزیک زیاتر یاخود نزیک یاخود زیاتر لە 70,000 ئینسانی قەتڵ و عام کردووە بەڵام لە 2 ساڵ و شتێک ئەم کاری کردووە لە 2 ساڵ و 2 ساڵ و خەریکە ببنی و ئەم کاری ئەنجام داوام تاوانی ئەنجام داوە نەک لە 2 شەوە بەو ژمارە بە هەزاران کەس بەو جۆرەکە لە پاشە بکرێت لە سەرجادەکان و بە لۆری و بە لۆری گەورە لاشە بجۆزرێتەوە بەشی زۆری لاشەکان دەستی بەسەرا بگیرێەوەمانە سەرباری ئەم دڕندەیەوە باسم کرد کە دڕندەیەکی بێوێنەیە بەڵام خەڵکی ئێران و جەماوەری ئێران ئازایەتیەکی زۆر بێوێنە لە خۆیان نیشانە دەن چاونەترسیەکی زۆر دلێریەکی زۆر لە خۆیان نیشانە دەنوە خۆپیشاندانەکان درێژیان هەیە. بەرحاڵ ئەوەش ڕاستە کە لەم خۆپیشاندانەیە لەم دوای ئەم هاتنەوە مەیدانە زاهیرێک و دیاردەیە کە تازەیە لە ئێرانە وتنەوەی هەنێک دروشمە
کە بەشێکی دیارە تەزویر کراوە نەک لە فلیمەکان تەزویر کراون، بەڵام حقیقەتێک و ڕاستێکی هەر چۆنێک بێ هەرتیایە لە بەشێک لە زانکۆکانی ناو تارانە لە ئێرانە لە ئەسفەهان و لە مەشهەدیش دیارە ئاماشەت بە قسە دووبارە بۆتەوە. دروشم بۆ کوڕی شا یاخود ڕەزا پەهلەوی دراوە، یاخود دروشم بۆ تەییدکردن و لایەنگریکردن لە ڕەزا پەهلەوی دراوە کە دیارە ئەمە شتێکی بێپێشینەیە. ئەوەی کە شارەزای تاریخ و مێژووی ئێران بێ ئەزانێ نزیک 70 ساڵ لەمەوبەر زانکۆکان بوونە مەیدان یەکەمین سەنگەری ڕوبەڕووبوونەوە وەستانەوەی ڕژێمی شا و خۆپیشاندانەکان بەر لە شۆڕشی 1970 پاژەوەی لە شوێن و گەڕەکە فەقیر نشینەکانەوە دەستی پێکرد زانکۆکانی گرتەوە لە زانکۆکانی ئێرانە بەردەوام بووە. زانکۆکان کوانووی شۆڕش و کوانووی بەرەنگاری بوون لە بەرامبەر ڕژێمی شایە و وتنەوەی دروشمی لایەنگری لە شا یاخود بە جۆرێک ئومێدەوار بوون بۆی کەوا دووبارە پاشایەتی بگەڕێتەوە و دووبارە ئێران ببێتەوە بە مەملەکەت و ئەوانە کە لە خەیاڵەوە نزیک بوو پێش ئەم ڕووداوانە و بەشێک ئەمەیان وەکو نیشانەیەکی زۆر ئاشکرای بڵێن پاشەکشەی ڕەوەند و لایەن و ڕاوتە چەپەکان لە ئێرانە کرد کە هەمیشە و دایم زانکۆکان سەنگەرێکی قایمی ئەوان بووە و بەشێک هەتا دابارین بەسەر چەپی ئێرانە کە ڕەخنەی جۆر بە جۆری لێ بگرن، ڕەخنە لە کەم کارێکان کێماسیەکانی بگرن. بەرحاڵ بەشێک لەم ڕەخنانە ممکنە دروست بێ و چەپ هەمیشە و دایم کۆمونیستەکان و سۆسیالیستەکان هەمیشە و دایم ڕەخنیان لە کار و هەسوڕانەکان و کێماسی و کەم و کوڕەکانی خۆیان گرتووە، بەڵام ئەوەی کە تۆ تەواوی ئەم دۆخە بە تاوانی جوڵانەوەی چەپ بزانی و هەموو وێنەکەت لە بەرچاوانە بێ بۆ خۆی بەشێک هەم بێ ئینسافیە و هەم نادروستی و نازانستیە لە ڕووی لێکدانەوە شۆ کە لێکدانەوەکانە بێ ماتریالیستی بن باسەکە پەیوەندی بە فعالێت و هەسوڕانی ڕەوەتێک و ڕەوەندێکی دیاریکراوە نییە، پەیوەندی بە دۆخێکەوەیە کە کۆمەلگاتی کەوتووە. کۆمەلگای ئێرانەوە نزیک زیاتر لە 20 ساڵە لە ژێر گەماروێکە تقریبەن ئەسڵان هەر 47 ساڵە بە جۆرێک لە پراوێزا بووەوە بە جۆرێک کێشە و گرفتی بۆ دروست کراوە. نزیکەی 20 ساڵە جۆرەها گۆماروی بەسەراداسە پێنراوە. فترەیەکی زۆر کەم گەماروەکان کەم بوونەوە فرسەتێک بوو کە کۆمەلگا هەناسەیەک خەڵکی شێوانە دووبارە ئەم سزا ئابوووریانە فشارێک و گوشارێکی زۆر گەورەی لەسەر کۆمەلگا داناوە و لە دۆخێکی ئاوایە ئەمە خۆمان لە عێراقا زانین کرد گەماروی ئابووری چی لە کۆمەلگاکە تەونی کۆمەلگایە خودتان و پۆی کۆمەلگا هەڵەوە شوێنێتەوە ئەوەی کە پێوترێ تەونی کۆمەڵایەتی لەبەر یەک ئەترازێ چینەکان ئەو چینە کۆمەڵایەتیانە لە ڕێڕەوێکی دیاری کراوە فەرهەنگێک و گەڵچەرێک و شێوازێکیان لە ڕوبەڕووبوونەوە خەبات پێی گەیشتون یاخود فۆرمۆلە کردووەوانە هەموو لە بەی نەچن و ئەمانە بەشی زۆری ئەوەی کە پێوترێ بەهەت بەعزێک لە ئیستلاحاتا پێوترێ چینی ناوەند یاخود چینی بۆ ژوازی بچووک یاخود کارگەرانێکە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابوووریەوە دۆخێکی گونجاویان هەیە ئەمانە هەموو بەرەو هەژاریەکی زۆر بێوێنە ئەبرێن و سەرنجام لە ئەنجامی ئەمەیە ئاستی چاوەڕوانیەکان و ئاستی ئەو ئومێدەی کە هیانە بە ژیان و بەداهات و کەمە بێتەوە و ئەمە ڕێگە کاتەوە بووی کەوا بەڕاستی هێزە ڕاستڕەوەکان کۆنەپەرستەکان ئیسلامیەکان فاشستەکان سەرهەڵە لا و کۆمەلگاکانی دنیای هەروە بووە. مەسەلەیەکی تر ئەم هەڕەشە و گوڕەشەیە ینی لە کات و ساتێکە کە گەورەترین ماشێنی کوشتاری دنیا کە لەشکری ئەمریکا لە ناوچەکەی ئامادەی پیاکردەوە هەڕەشەی خاپورکردنی کۆمەلگایەکە کاتەوە ئەوانە خەڵک زۆرتر لە خەمی ئایندە و لە خەمی ئەمنیەت و سەلامەتی ژیانی خۆیانان لەبری ئەوەی بیر لەوە بکەنەوە ئاوات و ئامانجەکان یاخود ئەو
داهاتووی کە بۆ خۆیان چاوەڕوانیان کردووە لە ئازادی زیاتر لە یەکسانی زیاتر لە ڕەفاهی زیاتر بیر لێ بکەنەوە زۆرتر ئەمنیەت ئەوەی کە زیندومانەوەی فیزیکیە بێ بە مەسلەی ئەساسی بۆ خەڵکو بۆ جەماوەر ئەمانە هەموو وەختی دۆخێکیان پێکهێناوە کە لە ڕاستیە خەڵک ببێتە نێشیرێکی زۆر ئاسان بۆ هێزە فاشستەکان بۆ هێزە کۆنەپەرستەکان وا لەم کەین و بەی نەشایە کە جەریانێک و ڕەوتێکی وەکو ڕەوتی شاخوازەکان یاخود پاشای خوازەکان لە ئێرانەکە لە ڕاستیە هەتاک بڵێ هەتاکو دەست هەڵی دەریاڵێک کۆنەپەرست و دواکەوتون نەسڵەن هیچ پەیوەندیشان بە کۆمەلگای ئێران و پێشکەوتنی کۆمەلگای ئێران و مۆدررنیزمی کۆمەلگای ئێرانەوە نییە و ئەوان نەک ئەرێستا نیو سەدە لەمەوە بەر لەلایەن خەڵکی ئێرانەوە پراوێزخران و دەرکران و بە قوربانی و بە ڕاپەڕینێکی بڵێن کەموێنە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە دەرنران لە دۆخێکی ئاوایە ئەمانە بتوانن جەماوەر ببێ بە نێچیرێکی ئاسان لە بەردەستیانەوە ئەوان ببن بە خاوەنی ئەو زمانە یاخود ئەو زمانە بدەن بە خەڵک بۆ دەربڕین لە ناڕەزایەکانی خۆیان دیارە بەشێک لە خەڵک هەموو خەڵک ناحتمەن لا یزال و هەتا ئێستاش بەشی زۆری هەڵسوڕاوانی کارگەری لە ئێرانە هەسوڕاوانی جوڵانەوەکانی ژنان جوڵانەوەکانی خوێندکاران لاوان بە شێوازێکی زۆر ئاشکرا و ڕوون ڕوبەڕووی ئەمانەوەستاونوتیان لە هەمان کاتەکە لە ناو زانکۆکانی ئێرانە دروشم بۆ شاوتراوەتەوە یاخود پەرچەمی شیر و خورشید بەرز کراوەتەوە بەڵام لە هەمان کاتا هەر لە ناو ئەو زانکۆیانە دروشمی وەکو نەڕەهبەری نەسەڵتەنەت نەڕەهبەری ئازادی و بەرابەری وتراوەتەوە یاخود نە پاشایەتی نەڕابەری کە مەبەستیان جمهوری ئیسلامیە ئازادی و یەکسانی ئەمە وتراوەتەوە ئەم دروشمە بەرز کراوەتەوە کە ئەمە بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە لە پەرێکی زۆر گەورە لە بەردەمی ئەم جوڵانە کۆنەپەرستانە هەیە بۆ خۆسەپاندن لە ناو توێژی شۆڕژێر و پێشڕەوی ئێرانە ئەمە جگە لەوەی کە ڕابەرانی کارگەری و خەڵکانی ناسراو کە ئێستا لە زیندانان بەشێکیان لەوێەوە بۆ نمونە لە بەرامبەر ئەم ڕەوتی پاشاخوازیە ڕابوەستنەوە و دەنگی ناڕازایەتی خوان لە بەرامبەر ئەمانەیە بەرز بکەنەوە بەرحاڵ ئەمە ئەو دۆخەیە کە لە ناو ئێرانە هەیە کە ئەکات ئەوەی کە ئێمە بە دروستی دۆخەکە ببینین و ئەمەلایە نەبیبینی ینی باسی ئەوەی کە ئێمە لە دۆخێکان کە چەپ بە تەواوەتی بڵین دۆڕاوە یاخود لە ساحەک کراوەتە دەرەوە ئەمانە حەقایقی نییە دۆخی ئێران جۆرێکە کە جمهوری ئیسلامی ئێران و ئەو سەرکوتەی کە بەسەر کۆمەلگای ئێرانە سەپاندوێتی ڕێگای نەکردوتەوە یاخود ڕێگای گرتووە لەوەی کە ئابووری و سیاست پەیوەندێکی بڵێن ئۆرگانیشان لەگەڵ یەکترا هەبێ ئەو پێشکەوتنی لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی و ڕوویاوە هێشتا لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی سیاسیەوە نەیتوانێەوە بە ئەندازەی پێویست دەربکەوێت مەبەستمەوەیە بۆ نمونە چینی کارگەری ئێران چینێکی زۆر فراوانە و ژمارەی ئەو خۆپیشاندان و ناڕەزایی و مانگرتنانی کە لە ئێرانە ڕوویاوە لە ئاستێکی جیهانیشە کەم وێنەیە ئەو بەرەنگاریەی کە چینی کارگەر لە ئێرانە لە خۆی نیشانەدا لە بەرامبەر دۆخینا لەباری ژیانە بە ژمارە نزیکەی 25 تا 30 ملیۆن کارگەر لە ئێرانە هەن و ئەمانە هەموو لەگەڵ خێزانەکان هێنی کۆمەلگای ئێران کۆمەلگایشی بەڕاستی کارگەریە و ئەم جوڵانەوەی مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە لە خەباتکردن لە بەرامبەر هەموو سیستەمە ستەمکارەکان و بەرامبەر سەرمایەداریە بەگشتی لە سەرەتای ساڵانی 1970 دەست پێکانێک تەنها بڵین لە 20ەکانی 1970 لە سەرەتای ساڵانی
1970ەوە دەست پێکا. کۆمەلگای ئێران بۆچی تر کۆمەلگایەکی زیندوو بووە، ینی وەختێک بەڕاستی بۆیە ڕوانیتەوەوانە توانی بڵێ میشە لە فەرهەنگی سیاسی و لە لێکدانەوە سیاسیەکانە لە ناو ئەوروپایە میشە خەڵکی فەڕەنسا بە شۆڕش جێڕێتی ناویان دەرکردووە، یاخود وا وتراوە کە هەمیشە ناکۆچیە چیناتیەکان لە فەڕەنسا گاتە شۆڕش. تقریبەن ئێران نەتوانی بڵێ فەڕەنسای خۆرهەڵاتی ناوەڕاستە. لە وڵاتانی تری خۆرهەڵاتی ناوەڕاستە وا ڕاهاتووە خەڵک کە بە کودەتا بڵێ شۆڕش، کودەتاکی سەربازی ئەکرێنسەر شۆڕشی 4 تەمموز چی بوو لە عێراقا، یاخود شۆڕشی 1952 کە پێوترێ شۆڕشی یۆلیۆ لە میسرا کودەتاکی سەربازی بوو، کۆمەڵێک زابت کۆبوونەوە و پەلاماریاندا و دەسەڵاتیان گرتووەمانە بەوترێ شۆڕش. بەڵام لە تورکیا ئێمە بە معنای شۆڕشێکمان نەبینەوە، شۆڕشێکی جەماوەری کە ئاڵگۆڕێکی خێرای دروست کرد بێ. وڵاتەکانی خەلیج کە هیچی تر ئەوە هەندێکیانە بە هەزار حاڵەتوانی پێی بڵێ کۆمەلگا تاوەی قسە لەسەرەوە بکەی کە شۆڕشی کابوو بێ یان نەبوو بێ. ئەمەی کە ئێمە بینیومانە لە ئێرانای بینین لە ئێرانە تقریبەن تاقانەیە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە ڕووی ئەو مێژووە لە شۆڕشا لە ساڵی 1905 کاتێکە لە رووسیا شۆڕشی 1905 لە ئێرانە شۆڕشی مەشروتە دەست پێکا. ئەم شۆڕشێ و ئەم ڕاپەڕینە سەرنجام لە بیستەکانە لەلایەن ئەم خانەوادەی پەهلەویەوە بە پشتیوانی ئەو شۆڕشا بە جۆرێک لە جۆرەکان پاشایەتی قاجار لا ئەبن و خۆیانەخەن بە نوێنەرایەتی ئەم جوڵانە بۆ مەشروتێت، ینی بۆ پاشایەتیەکی دەستوری هاتە پێشەوە. بەڵام سەرنجامەکەی ئاوای لێ هات لە ساڵی 1952 لە سەروبەندی ئەو کارانەی کە مصدق کردی دووبارە بەرەنگاریەک و بەرامبەرچیەکی زۆر تند لە ناو کۆمەڵگەی ئێرانە ڕوویدا. لە ساڵی 1970 بینیمان کە چ شۆڕشێکی فراوان لە ئێرانە ڕوویدا کە کەم وێنەیە لە مێژووی بەشەریەتە بەو ئەندازەیە خەڵک بێنە سەرجادەوە بە ڕاپەڕینی خۆیان دەسەڵاتێک بگۆڕن. ئەمانە ئەو مێژوون کە ئێران هەیەی. جگە لەوەش کۆمەلگای ئێران سەرباری ئەو سزایانی کە لە سەری دانراوە نەخ هیچ کاتێک وەکو عێراقی لێ نهاتوە، هیچ کاتێک بەو سزا ئابوووریانە وای لێ نهاتوە کە تەونی کۆمەڵایەتی بەجارێ لە بین چێت. تەمان زەربەی خواردووە، زەرەری هێناوە وە فرسەتی ئەوەی پێ نەدراوە کە بەو جۆرەکە پێویستە گەشە بکات و خۆی بکا. بەڵام لەگەڵ ئەوەیە ینی ژمارەی ڕێکخراوە کارگەرەکان لە ئێرانە زۆر جێگی سەرسوڵمانە کە تۆ لە ناوچەیەکە ئایبینی لەگەڵ ئەوەیە بە یاسا و بە قانون هەر کەسێک هەڵسوڕاوی کارگەریە ئەژیرە و زیندانێک کرد. بەڵام سندیکا دروستە بێ، نیقابە دروستە بێت، اتحادیە دروستە بێ، سوورا دروستە بێ. بۆ نمونە ئەمانە هەموو نیشانەی زیندوێتی ئەم جوڵانەوەن کە مەگەر فرسەتی بۆ بکرێتەوە حتمما ئەتوانێ باشتر لە خۆی نیشاندا. جۆرها ڕێکخراوی ژنان و ڕێکخراوی دیفاعکردن لە بڵێن ژینگە، لە مناڵان، لە لاوان، لە ئازادیە فەردیەکان، لە ئازادیە سیاسەکان ئەمانە لە ناو ئێرانە دروست بوون. لەبەرەوەم کۆمەلگایە بڵین تەژیە یاخود پڕە لەم جۆرە جوڵانەکە. ئەمە بە هاتنە پێشەوەی شاوەمانە هەموو ئەمانە لە کونفەیەکوونێکە لە بین ناچن، یاخود بە ئەم شاپەرستانە ناتوانن هەموو لە کونفەیەکوونێکە ئەمانە لە بین بەرن لە ئایندەی ئاڵوگۆڕەکانە. لەبەرەوە ئەم دۆخەکە لە ئێرانە هەیە، ئیمکانێتی ئەوەی هەیە کە بە شتی پۆزتیو لە داهاتووە. بەڵام دیارامە پێویستی بە زمان حاڵە و ئەو چەپ و کۆمونیستانی کە لە دەرەوەی ئێرانن بە ناچارەوە و ماوەی تقریبەن وابێ بە 50 ساڵ بەشێکیان ئێرانیان نەدیوە لە پەنابەریە بەسەرەبەن ئەگەر چی پەیوەندی نزیکیان لەگەڵ کۆمەلگای ئێرانە هەیە، بەڵام بە فیزیکی هیچ کات لەوێ نەبوونەوەمانە. ئەمانە لانی کە متوانایەوەیان ئەبێ هەبێ کە هاوبەندیەک لە نێوان خۆیانە دروستکەن. هەوڵی لەم بابەتانە هەیە. من خۆم لێرە لە کۆنفرانسێکی ئەو هێزانەیە بووم کە 6 هێزی چەپ و کۆمونیست لە ستۆکهۆڵم لە 10 جەنیوەری ئەم ساڵە تقریبەن مانگ و 20 شەوێک لەمەوە پێش
ئێمە لە کۆبوونەوەیکی ئاوا بینیمان کە نوێنەرانی لایەنی جۆربەجۆر کۆبوونەتەوە کە ئەمانە هەموو مێژویان هەیەەوە هەموو خەڵکانی بە تەجروبە بۆ بە ئەزمونن کۆبوونەتەوە پێکەوە بۆی کەوا هەوڵیەوە بەن ئەلتەرناتیڤێک بۆ ئەم دۆخە دروست بکەن کە بە بڕای منم هەنگاوانە هەنگاوی پۆزەتیڤ و ڕوو لە پێشن بەڵام دووبارە ئەو کێشە و نەخۆشیانی کە چەپ هەیەی کە خۆی بەکەمەگرێ خۆی بەکەمەزانێ ڕەگ و ڕیشەکانی خۆی نابینێ ئەبینێ کە پەنابەرە و لە وڵاتێکی ئەوروپایە کەوتووە لە دۆخێکی زۆر نابرنا لەبارایە لێرەوە حساب بۆ خۆیەکە حساب بۆ جوڵانەوەکەی خۆی و جوڵانەوەکی کۆمەڵایەتی ناکە بەعادە کۆمەڵایەتەکانی خۆی نابینێ و سەرنجام ئەو ئومێدە و ئەو قودرەت و توانایە لە خۆیان شک ناباوە کە وەختێک ئەمە شک نابا ئومێدی نابێ بەوەیکەوە هاوکاری لەگەڵ هاوبیرەکان و یاخود هاو ئامانجەکان و هاواراسەکانی خۆیان بکە خولانی کەم لەسەر مەسائلێکی لانی کەم لە دۆخی وەکو ئێستا ڕێ بکەون و بتوانن نوێنەرایەتێک پێشکەش بە کۆمەلگا بکەن کێشەکە ئەوەیە کە ئەم هێزانە لەگەڵ ئەوەیە هەوڵی ئەوادن کە هاوکاری بکەن پێکەوە بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە ئەو مستەوە ئاسەی ئەبوونە ستادێکی یاخود ناوەندێکی ڕابەری بۆ خۆیان دروستکەن وە کەسانێک لە خۆیان بکەن بە زمان حاڵی ئەم ناوەندە کە بۆ میدیا قسە بکە بۆ کۆمەلگا قسە بکە لێدوان بدا مەسەلەن لە سات و کاتێکی وەکو ئەمەی ڕەزا پەهلەوی ئێستا جێگای بوو کە چەپەکانی ئێران لە بە نوێنەرایەتی کەسێک بێت بە ڕوون و ئاشکرایی لە بەرامبەر ئەم فاشیزمەی پەهلەویە قسە بکە کە من دواتر دێمە سەری بەڵام بەداخەوە ئەوانە ڕێگی خۆیان نەکردوەوە لەم بابەتەوە ڕەخنەی دڵسۆزانە و ڕەخنەی بڵین توندیش لەم چەپە و لەم هێزانە پێویستە و پێویست بەواکە کە چای پێبشین چونکە بەڕاستی باسی ئێران و مەسلەی ئێران تەنها مەسلەی ئێران نییە مەسلەی ئێران نەتوانێت مەسلەی هەموو دنیا بێ مەسلەی ئاڵوگۆڕێکە لە ئێرانە ڕوئەدا با ڕاستی ئایا بە چەپیا کاریگەری دنیایی ئەبێ ئەگەر ئێران ببێ بە عێراقێکی تر و ئەوانە ئەسڵەن خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ دەیان ساڵ دەرگیری تاریکترین ڕۆژگارەکانی خۆی دێ کە کەس نازانێ ئایندە چی لێ دێ و ئەگەر بێت و بۆ نمونن بەدیلێکی وەکو ئەمریکا ڕەزا پەهلەوی ئەوێت ببێ بە سەردار و ببێ پاشایەتی بژێنێتەوە ئەگەر ئەمە ئەلتەرناتیڤە بێکە لە ئێرانە ڕوئەدا سەرنجام زۆر شت لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کێشەی بۆ دروستە بێ زۆر ئازادیەکەوێتە ژێر پرسیارەوە زۆر چون ئەمان ئەسڵەن پاشایەتی بە تایبەتی لە ئێرانە ڕێگوڕیشەیەکی نازیستی هەیە ڕەزاشای باوکی محەممەد ڕەزاشا ئەمەە نازیست بوو ئەمە لە لایەنگری نازی و لایەنگری هیتلەر بوو کە ئینگلیزەکان بە ناچار لایەن برد و نەفیان کرد و 3 ساڵ نەفی بوو پێشەوەی بمرێ و کوڕەکان لە جێگەیدانا ینی ئەم ڕێگوڕیشیان هەیە ئەم فاشیزمی ئێران مەسلەیەکی کەم نییەوە ئەمانە ئەسڵەن بەشەرەکانی تر و ئینسانی زەحمە چێشت و خەڵکی کارگەر و ئەتر چ بگا بەوەی کە بە زمانی فارسی قسە ناکاتەوە ناسا هەر بە ئینسان حساب ناکەن شای ئێران بە زمانی زۆر پیس لە بەرامبەر عەرەب زمانەکانە ئەدوا لە سەرجەم خۆرهەڵاتی ناوەڕاست ئاستن بە مارمێرکە خۆر و بە نازانام چیوانە ناوێ بردن ئەمە ئەم جوڵانەوەی کە تا بێخی ئێسقان جوڵانەوەیەکی نازیستی و فاشیستیە کە خەتەر دروستەکە ئەگەر بەم بارەیە بشتێتەوە ئەمە زۆر بەڵام ئەگەر بەبارێکی ترا بشتێتەوە و ئەگەر ڕادەیەک لە ئازادی لە یەکسانی لە ڕەفاه لەم کۆمەلگایە بەدەستی جوڵانەوە چەپەکان ئازادی خوازەکان ژنان لاوان خوێنکاران کارگەران لە پێشیانەوە بەدیبێت لە ڕاستیە ئەمە قەڵەمبازێکی گەورە بێن نەک لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە ئاستی دنیاە و دووبارە یەشێک ئەبێت لەو شەپۆ لە دژە شەپۆلانی کە لە بەرامبەر فاشیزم و نازیزمی دنیاە ئەوەستێتەوە بەرحاڵ ئەمە دۆخێکە کە لە ئێرانە هەیە دیارە من هەرەوە ناتوانم لەسەرم بابەتە بەدوێم لەبەرەوەی نزیکەی نیو ساعتە لەمە قساکەم و دوو بابەتی تریشم داناوە بە ئومێدی ئەوەی لە داهاتووە وشتر لە هەنێک لایەنی ئەم دۆخی ئێران وردبینەوە ئەوەی چاوەڕوان نەکرێ
ئەگەر جەنگ بێت و ئەگەر کوشتار بێت کە حتمما دۆخەکە زۆر نالەبارەکە لە ئەنجامی ئەم شەڕەیە گەر جمهوری ئیسلامی ئێران متەلاشی وێ یاخود هەڵبۆشێتەوە ئەوانە هەلومەرج و زەمینەی گۆڕانی ئێران بە عێراقێکی تر دروست دەبێ بەڵام هیچ شتێک لەمانە ئەکید و حتمی نییە هەموو ئەمانە پێویستی بە بەرەنگاریەوە ئەگەری بەرەنگاریکردن لە بەرامبەریا وجودی هەیە ئەگەر ئەمە بە ڕێکەوتنی بینی ئێران و ئەمریکا کۆتایی بێ کە مێد ئەوەیە وابێ و ئەم شەڕە ڕوونەدا حتمما دۆخێکی لەبارتر بۆ ناڕەزاییە جەماوەریەکان فەراهمە بێ ینی هیچ کەس پێی وانە بێ کە سزاکانی سەر ئێران کارێکی کردووە کە کۆمەلگایتر ئەگەر سزاکان لابرا کۆمەلگایتر بێدەنگ بێ پێشەوانەکە ڕێک ڕاستە یانیەوە لە ماوەی بڵێن چەند ساڵی ڕابردووە و کاتێک کە بەرجام هەبوو بە جۆرێک وانە ڕێکەوتن هەبوو لەگەڵ ئەمریکایە و لەگەڵ ئەوروپایە و بازرگانی کەوتەوە ڕێگا ئەوانە بە جۆرێک دۆخی ئێران وای لێ هات کە کۆمەلگا خەڵەمبازێکدا بەرەو پێشەوە و هەر ئەو تەراکومات و ئەو کەڵەکە بوونانە بوو کە سەرنجام لە جوڵانەوەی ژنژیان ئازادیە خۆی نیشاندایەوە ئەمانە ئەو دۆخەیان دروست کرد ینی خاوبوونەوەی سزاکان یاخود لابردنی سزاکان بە یەکجارێکی و بەمەرجێکە ئەم لابردنی سزانە بە معنای دەست ئاوەڵایی جمهوری ئیسلامی ئێران نەبێ ئیتر بۆ دەستخستنە ناوچەکەەوە کە دیارە مەرج و ئەوانەشیان لە بەردەمی ئەمەداناوە سەرنجامە کاتە ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێران لە بەرامبەر خەڵکە چەک ئەبێوە لە ئەو ئایدۆلۆژیا و ئیدعاانی کە لە ڕابردوو کردوێتی مەحرومە بێ و ئەمە دۆخێک دروستەکە کە کۆمەلگا ئاراستەیەکی باشتر و ئومێدی زۆرتر هەبێ بۆ ئاڵوگۆڕی پۆزتیف لە ئێرانە بەرحاڵ جەنگ موسیبەتێکی زۆر زۆر گەورەیە بەڵام جەنگ کۆتایی هەموو دۆخەکە نیە حتمما ئەگەری ئەوە هەیە لەم چوارچێوەیە ئاڵوگۆڕی پۆزتیڤیش بێتە پێشەوە بچمە سەر باسێکی تر ئەویش باسی هەڕەشەی فاشستانەی پەهلەویە لە خەڵکی کوردستان دیارە ئەم هەڕەشانە کە لە ڕۆژەکانی ڕابردووە ئێمە لە دوێنێ لەلایەن ڕەزا پەهلەویەوە لە خلالی تویتێکەوە قسەی کردووە بە بیانووی دروستبوونی ئێتیلافێک یاخود هاوپەیمانێک لە بینی 5 حیزبی کوردستانیە کە باسییان لە بەرەنگاربوونەوەی جمهوری ئیسلامی کردو من دیاتر دێمە سەری ئەمە لە ڕووی سیاسی و منیشتەی دێکم بۆ ئەوە پایمانەتێ نیە و بە پێم وایە نموزەژی تری بەرەی کوردستانی دواتریش ئاماژەی پێەکەم چیەوە ڕخنەی خۆم لەو بارەوە ئەگرم بەڵام بەرحاڵ لەم بەنامەیە باسی مافەکانی خەڵکی کوردستان کراوە بە ئیتارێکی دیاریکراوە لە چوارچێوێکی دیاریکراوە ئەمەی کردو بە بەهانە ڕەزا پەهلەوی بۆ هێرشێکی زۆر دڕندانە و زۆر فاشستیانە ینی تۆ هێشتا خۆت بە پەنابەرە زانی تۆ هێشتا خۆت پەنابەری خۆت بە ڕەمزی یەکگرتنی کۆمەڵگایە گەزانی بە ڕەمزی ئاڵوگۆڕێکی گوای پۆزتیڤ لە ئێرانە ئەزانی بە ڕەمزی هەڕەشەکردن یاخود بڵێن تەحەداکردنی جمهوری ئیسلامی ئێران و ئەم سەرکوتازانی کە لە ئێرانە هەیە بەڵام هەر لێساوە باسیەوەکە کە ئەرتەشی داهاتوی ئێران لە ژێر سایی دەسەڵاتی ڕەزا پەهلەویە یەکەمین هەنگاوەکانی چین یەکەمین هەنگاوەکانی ئەوم پەلاماری کوردستان بە لە کوردستانی تر هەر کەسێک باسی مافێکی کرد لە مافەکان و ئەوانە بە جوداخواز و بە جیاخواز و ئەوانەی لە قەڵام بدە و باز لە یەکێتی میلەت و یەکێتی زەویەکانی ئێران و وەکو شتێک لە خەتە سوورەکان کە کەس نابێبی بەزێنێ و هەموو کوشتارێک و هەموو
قەتڵ و عامێک لە سایەی یاخود لە کاتی بڵین چاڵنجکردنی ئەم خەتە سوورانەی ڕەزا پەهلەویە ممکنە و مەشروعە و هەر لە ئێستاوە قسە لەسەرەوەکە کە چۆنچۆنی ئەبێ دەستگا ئەمنیەکان و سەربازەکانی ئایندی ئێران خۆیان ئامادەکەن بۆ پەلامارە بۆ سەر کوردستان ینی خومینی تقریبا نزیکی ساڵێکی ویست تا خۆی کۆکردەوە و جێشی کۆکردەوە پەلاماری کوردستان بدا و باسی تەجزیە تەڵەب و ئەمانە بێنێتە پێشەوە بەنی سەدر بە چەکدارەکانی بڵێ پۆستاڵەکان تەندامەکەن تا پاچیان نەکەنەوە و نایان پێچنەوە ئەوانە نزیکەی ساڵێکی ویست ئەم هێشتا دەسەڵاتی ئێستا لەسەر کارە هێشتا دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێران لەسەر کارە لە بری پەتانی ینی لە ڕووی ئەوە کە سەیرەکەی لەباری سیاسیەوە هەتا هەستەکەی زۆر ناشیانە مامەڵی کردووە کە من پێم وانێ ناشیانە بێ دواترێژەڵم بۆ بەڵام وا هەستەکەی کە ئەم جۆرە بەرخوردکردنە لە بری ئەوەی تۆ هەوڵ بی کە هێزەکان کوکردۆ خەلکی هەر لە سەرەتاوە زەمینەی شەڕی قەومی و زەمینەی شەڕی نەتەوەیی لە ناو ئێرانە خۆڵکەین زەمینی ئەستان هەڵوەشانی ئێران لە ناو ئێرانە خۆڵکەینی بەمعنایە کە دیارە ئەمە جێگای ئەوەیە کە لەلایەن هەموو ئازادی خوازان و بەتایبەتی لەلایەن ئازادی خوازانی فارس زمانەوە کە من پێماوە تەقسیریان نەکردوم لە دوێنێەوە بینیم گەلێک لە ڕێکراوە چەپەکان لە بەرامبەر ئەم هەڕەشە و گوڕەشانەیە ڕاوەستاونەتەوە داکۆچیان لە مافی خەڵکی کوردستان کردووە تەنانەت هەندێک لەو ئەحزابانە زۆر بە ڕۆشنی ئەحزابی چەپ و کۆمونیست وتوانە کە خەڵکی کوردستان تەنانەت بۆ جیابوونۆژ مافی خۆیانە باسی جوداخوازی ئەگەر واش بێ تاوان نییە جەریمە نییە خەڵک مافێتی بڕیار بدە لەگەڵ تۆیان بێنێتەوەیان نمێنێتەوە و ئەگەر شا ئالتەرناتیڤی ئەم شایەتی ئەلتەرناتیڤی داهاتوی ئێران بێ ئەوانە لە ڕاستیە خەڵکی کوردستان هەموو مافێکیان هەیە لە ڕژێمیشی ئاوا جیا ببنەوە و دەوڵەت و دەسەڵاتی خۆیان لە کوردستانەدا بمەسێنن ئەسەن بوونەوە بە بەشێک لە ئێران لە حاڵی هاتنەوە سەرکاری ڕژێمێکی نازیست و فاشستی وەکو ڕژێمی پاشایەتی یەکێکە لە خەتا گەورەکان کە خەڵکی کوردستان بیکە مانەوە لە چوارچەوەی ئێرانە بە قازانجی هیچ ئازادی خوازیە بە قازانجی هیچ مافێک بە قازانجی هیچ کەرامەتێکی ئینسانیە نیە لە بوجودی دەسەڵاتێکی وەکو دەسەڵاتی ڕەزا پەهلەوی یاخود پەهلەویەکانە بۆ ئەم فاشستانە تاکو سنووریان لەگەڵا زۆرتر و تۆختر دەستنیشان بکەیت تاخود لە بەرامبەریانە هێزکۆ بکەیتەوە بۆ بەرەنگاری ئەوانە کەمە ئەمە مافێک لە مافەکانی خەڵکی کوردستانەوە ئەمە بەڕاستی لەلایەن بەشێک لە چەپ و کۆمونیستەکانی ئێرانەوە داکۆچی لێکراوە دیفاعی لێکراوە ئەوانە چ فارزبان بن چ ئازەری بن چ عەرەب بن چ کورد بن ئەمە بەنا لەسەر بنەمای ئەوەی کە خەڵکی چەپ و کۆمونیست ئازادی خوازن و چەوسانە و ستەمیان بۆ هیچ بەشێک لە کۆمەلگا قوڵ نییە نە بەرامبەر ئەم ڕەشە و گوڕەشانەی ڕەزا پەهلەویە وەستاونەتەوە و بە ڕۆشنی هەڵوێستی خۆیان لەم بابەتەوە نیشان داوە بەرحاڵ ئەمەی کە پێویستە لێرە تاکیدی لەسەر بکرێتەوە ئەوەیە کە ڕەزا پەهلەوی ئەم قسانە لە خۆڕان ناکە ینی حقەتەکەی ئەوەیە ڕەزا پەهلەوی نەک تەنها نیگەرانی دابەشبوونی ئێرانە بە پێچەوانەوە هەستەکەی کە هەوڵدان بۆ دروستکردنی جەنگێکی قەومی لەم بابەتە تەنها شتێکە کە بتوانێ دەسەڵاتێکی وەکو دەسەڵاتی ڕەزا پەهلەوی لە ناو ئێرانە مەشروعێت پەیدا بکە ئەم دەسەڵاتە هیچ شتێک بە کۆمەلگاوە نایبەستێتەوە گەر کۆمەلگایەک لە ئاشتیا بێ و لە هەلومەرجێکی کرانەوە و بڵین دۆخێکی
لەبارا بێت و ئەوانەوە ناکۆچیە کۆمەڵایەتیەکان و سیاسیەکان و ئابوووریەکان و چینایەتیەکان بچنە پێشەوە ڕەوەندی خۆیان بگرن و ئەوانە بە کۆمەلگا هەناسەیەک بدا دەسەڵاتی وەکو ڕەزاشا قوبوڵ ناکە ئەم مۆدێلە لە کۆیلایەتی ئینسان لە سای سیستەمی پاشایەتیا قوبوڵ ناکە خەڵک دووبارە ببێتەوە بە ڕاعیەت ینی ئەوە نزیکی 50 ساڵ ئەگەر بە درۆژ بێت جمهوری ئیسلامی قسە لەسەر شارەوەندیەکە قسە لەسەر هاوڵاتی بوونەکە قسە لەسەرەوە کە هەموو کەس مافی یەکسانی هەیە بە بەشداریکردن لە سیاسەت دەگەمانە معلومە و دیارەکە هەموو ئەمانە ناڕەوان و ناڕاستن ینی ئەساسێکیان نییە بەڵام بە لەفزیش بێ بە حسابی سیستەمی مردم سالاری ئیسلامی و ئەمانە باسیەوەکە کە خەڵک سالارە و خەڵک دەسەڵاتدارە ئەوانە دیارەت معلومەکە خامنەی هەمە کارێ لە ئێرانەوە هەموو بڕارێک لایەن ئەو دەرەچێتەران سەر کۆمارەکەش کە هەڵبژاردننی بۆ کرێتەوەمانیش قیمەتیشی نیە بەڵام لانی کەم لە ڕووی پەیامەوە ئەوواڵێ بەڵام کەسێک بێ ئەمڕۆ داوای بەیعەت لە هین بکە لە خەڵکی ئێران کاکە هێشتا لە دەرەوەیە لە لۆس ئەنجلوسەوە دانیشتۆ چاوەڕێ ئەوەیە خەڵک بەیعەتی پێ بدا بە بەیعەتەوە بە نوێنەرایەتی کردنەوە بێوێت دەسەڵات بگرێ ئەمە چ مۆدێلێکە لە کۆیلایەتی نوێ کۆیلایەتی تازە کە خەریکە فەرز بکرێت بە بڕای من ئەمە لەلایەن خەڵکی ئێرانەوە قابلی قوبوڵ نییە و بۆ شتانی کە پێشودریش لەسەر دۆخی ئێرانوانەوتم کێشەکانی ڕەزا پەهلەوی زۆر کێشەی قوڵن هەر بۆیە تاکیدکردنی لەمە یعنی من وازانم کە ڕەزا پەهلەوی لە بن عەرزا بۆ شتێکی لەم بابەتە گەڕاوە کە مەجموعەیەک حزابی کوردی بەیانێکی لەم بابەتە دەرکەن بۆی کەوان پەیامە بدا ینی ئەسڵەن خودی ئەم بەرەنگاریە لە بەرامبەر گوایە لە ڕوانگەی ناسیۆنالیزمی ئێرانی و ئەوانەوە لە بەرامبەر گوایە جوداخوازی کوردەکانە خودی ئەمە وەسیلەیەک نییە بۆ هەدەفێکی دیاریکرا خودی ئەمە هەدەفە ینی خودی کۆکردنەوەی ئەو ناسیۆنالیزمی ئێران لە دەوریەوە خەریکە ئێران لە بینەبەر و ئێران پارچە پارچاکەن و بڕین فریاکەوین و ئێمە یەک ئەوانە زۆر فرسەتی پێداوەکەیترە و شیعارە نازیستی کاڵێ یەک نەتەوە و یەک ئاڵا و یەک سەرکردە کە شیعاری هتلەرە دووبارەی کاتەوە ئەمە دروشمی هتلەرەوە ئێستا بڕۆ لە خۆپیشاندانەکانیان ببینە لە ناو لە لۆس ئەنجلۆسەوە تاکو و میونخ ئەچنە سەر مینبەرەکان و قسە ناکەنەوە شیعارەکانی هتلەر ئەڵێنەوە ئەمانە بەڕاستی لە فرسەتێکی ئاواگەڕان بۆ شتێکی لەم بابەتانە ڕووبەوە ئەمە بەڕاستی خەتەرناکە من دیارە ئەزانم کە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زیندووە و ئەزانم کە کێشەی گەورە لە بەردەم ڕوتی لەم بابەتەیە بەڵام ئەمە نابێ بەکەم بگیرێ ینی یەکێک لەو شتە لەو خەتەرانی کە ممکنە چەپەکان تووشی بن بە خۆشخەیاڵی بەوەی کام گەمانە چین وەمە کە هیچ زەمینەیەکیانی ئەوانە بە بڕای من هاوڕیان ئەوانەی کە متابعەی دۆخی فکری و ئایدۆلۆژی سەرمایه‌داری ئەم سەردەمە بکەن کەسانی وەکو ڕەزا پەهلەوی زۆر بەجددی درەگرن لە ناو خودی ئەمریکا لە ناو خودی سیلیکۆن ڤالیە لەو شوێنەیە کە شوێنی تەکنەلۆژیا و پێشکەوتن و ئەوانەیە کەسان هەن کتێب دەرەکەن و نووسین ئەنووسین لەسەرەوەی ڕۆژگاری پاشایەتی هاتوتەوە لە ناو ئەمریکایە لە 250 ساڵ لەمەوە پێش ئەمریکا لە پاشایەتی ینی هەر خودی دروستکردنی ئەمریکا ئەساسەن لەسەر بنەمای جیابوونەوە بوو لە پاشایەتی بڵێن تاجی بەریتانی بۆ ڕزگارکردنی کۆمەلگا بوو لە پاشایەتی و لە کۆیلایەتی لە ناو ئەمریکا ئەمڕۆ دەوڵەمەندترین دەوڵەمەندەکان تێک بلیۆنێرەکان ئەوانەی کە خەریکە سەرمایەکان لە تریلیۆن دۆلار نزیکە بێتەوە نووسراوە نووسن و کتێبە نووسن و بەحسەکەن و لەسەر یوتیوب مناقەشا دەکەن و ئەوانە کە دیموکراتی نەخۆشیە دیموکراتی خەتەرە دیموکراتی خراپە دیموکراتی کەی سیستەمە ئێمە پێویستمان بە پاشایە پێویستمان بەوەیە کە پاشایەکی تر بێت مەلەکێت بێتەوە پاشایەتی بێتەوە بڵام پاشاکە من وەکو این وابێ وەکو بڵین سەرکردەی شەریکە یاخود بەڕێوەبەری کۆمپانیایەک بێتەوە ئەوانە سیر کا بزانێت چی بە قازانجی کۆمپانیاکەیەتی بیکات و ئیتر بەڵام نەیەڵێتەوە بۆ
نەوەکانی دوای خۆیەوەمانە ناوە ناوە ئێمە پاشایەک هەڵبژێنین کە هەموو سەڵاحەتی چیە بێت هەموو بڕیارێکدات وەمانەتر دیموکراتیت یعنی چی و هەڵبژاردن یعنی چی ئەمە لە ناو جەرگەی ئەوەی کە پێوتر لیبرالیزمی غەربی لە ناو جەرگەی لیبرالیزمی غەربیە ئەمانە بیر و بۆچوون و تەرحێکن کە خەریکن بڵاو ئەکرێنەوە برەویان پێدرێ لەبەرەوە ئەمە بە دووری نەزانین کە سەرمایهداری ئەم سەردەمەی دنیا زۆر زۆر ئاسانەتوانێت بچێتە پشتی ئەلتەرناتیویشی وەکو ئەلتەرناتیوی ڕەزا پەهلەویەوە هیچ کێشەیەکی لەگەڵ ئەوەیانی وەختێک تۆ ئەبینی لە سووریا تیرۆریستێکی عیار 24 داعشی ئەلقاعیدەی هێنا ڕیشی تاشی و بۆینباخێکی لە مل کرد و قاتێجری لەبەر کرد و وتی ئەمە نوێنەری ئێمەیە لە سووریایە و سووریامان بۆ یەکە خاتەوە ئەوانە بۆ بێ عجایب بێکە لە لۆس ئەنجلسەوە ڕەزاشا بێنەوە بۆ ئێران و بڵێنەمە نوێنەری ئێمێ و لە دۆخێکی لەو بابەتەیە کە شەڕێکی قەومی لەم بابەتە قەومێ لە ناو ئێرانە ئەوانە زۆر ئاسان هەموو ئەوەی کە پێی ئەوترێ مقاومەتی کۆمەڵگا قابلی تێکشکاندنە ناکرێەوە نابێ ئێمە پێمان وابێ کە نە سەرکەوتنی ناهاتنی ئەم ئەلتەرناتیڤە حتمیە نە تێکشکانیشی حتمیە ئەمە هەمووی پەیوەندی بە ململانیەوە هەیە پەیوەندی بەوە وابێ حسابی جددی بۆ ئەم واقعێتە بکرێ بۆ ئەم ڕاستی بکرێ و ئێمە زۆر جارەی بیستین ئێستا هەدا هاوڕێیانێک کە وەختێک دێن باسی فاشزمەکەن و باسی کۆنەپەرستیم سەردەماکەن مەوجەیەکی یاخو شەپۆلێکی فاشستی دنیاگرتوەوە هاوڕێن چیە ئێمە شەپۆلە چێ ئەڵێ ئەمە زریانێک نییە و سونامیەک نییە کە هەموو شتێک ڕاماڵێ ینی چی شەپۆلێک ینی شەپۆلێکە بە دوایە شەپۆلێکی دژە شەپۆلێک دێت و کۆتایی پێدێنی یاخود هەنگاوێکە بۆ پێشەوە بەڵام هەنگاوی تری بە دوایە دێ حتمی ئەوەی لە جەنگی جیهانی دووەمان ڕوویداکە فاشیزم هات و دوای فاشن تێکشکاو ئەمانە ئیتر ئەمە ئەو سینناریۆیە کە فاشیزم و نازیسم هەمیشەمە هینە سووڕی ژیانیانە سەرمایهداری تووشی قەیرانە بێ فاشیزم دێنێ دوایەوە قەیرانەکانی چاک بوو فاشیزم لابات و دیبارە بێتەوە بە دیموکراتی ئەمە خەو خەیاڵە هاوڕێیان سەرمایهداری و دیموکراتی بە یەکسک لە دایک نەبوون ئەمە درۆیەکە ئێمە هەموو فێر بووین کە قوبوڵیکەین سەرمایهداری 250 ساڵە هەیە هەمووی 100 ساڵە کارگەر بۆی هەیە دەنگ بدا لە هەڵبژاردنەکانە لە ناو جەرگەی ئەوروپایە لە ناو خودی ئەم سویدە 1970 نیوەی کۆمەلگاکە ژنن ئەو کاتە توانیویانە مافی دەنگدانیان هەبێت لە سویسرا 1972 آخر کانتۆن مافی دەنگدانی ژنانی وەرگرت و ئەوانە ئەمەی کە ئاوا دیموکراتی و سەرمایهداری بە یەکسک لە دایک بوون و جمکن و بەیەکەوە دێن و سەرمایهداری بەبێ دیموکراتی ناژی ئەمە درۆیەکی ئاشکرایە دیموکراتی بە معنایەوەی منافسە بێ لە بینی تۆژە سەرمایهدارەکانە بمچینەوە بێ بەڵام چی ئەڵێ ئەمە بە معنای ئەوەیە کە من و تۆی کارگەر بۆمان هەیە قسێ بکەین دەمێ بکەینەوە چی ئەڵێ بە معنای ئەوە نییە کە توانێت عبودیەتیشی لە پەنایە بێ کۆیلایەتیشی لە پەنایە بێ بۆ دیموکراتێت لە ئەمریکا نەبوو وەختێک سیستەمی کۆیلایەتی بوون هەرچی ڕەشپێستەکان بە کۆیلای حسابەکردن لە شەستەکانە توانیان بڕۆن لە پاسا لە کوێیانەوێ دانیشنە وای ڕۆشناتە دوای دواوە ئەمە ئەو سیستەمەیەکە هینە ئەوەی کە پێوترێ سەرمایهداری و کراوە بە نموزەکێکی زۆر زۆر مهم ئەمانە هەموو بەرهەمەکانی جەنگی ساردن لە بەرامبەر کۆمونیزما کردیان بە نوێنەری ئازادی بە نوێنەری مافەکانی مرۆڤ و ئەمانە سەرمایهداری وانە سەرمایهداری بەبێ کۆیلایەتی ناژی سەرمایهداری بەبێ ستەمکردن ناژی سەرمایهداری بەبێ پەراوێز خستنی کۆمەلگا بەشی زۆری کۆمەلگا ناژی و تا بۆی بکرێ مافەکان کەمەکاتەوە ئەگەر لە ئەوروپایە پاش خەباتێکی دوور و درێژ پاش ئەوەی کە جەماوەرێکی فراوان بە قوربانیدان لە ساڵەکانی 1940ەکانە فاشیزمیان تێکشکان کە ئیتر هەمووی ئێستکراوە بە ئازایەتی ئەمریکا و رووسیا دوایە جێشەکان توانیان باسی مقاومەتی خەڵکی ئەوروپا ناکەن باسی مقاومەتی خەڵکی ئیسپانیا و خەڵکی ئیتالیا و خەڵکی فەڕەنسا و خەڵکی وڵاتەکانی تر و پۆلۆنیا ئەوانە ناکەن لە بەرامبەر فاشیزما کە چیان کردو هەمووی ئەمریکا و بەریتانیا و بڵین ئیتیحادی سۆڤێتی ستالین بووکە فاشیزمی تێکخانەوە ئەنە باسیێوانە ناکەن فاشیزم لە ئەوروپا لە ئەنجامی ئەم بەرەنگاریە تێکشکا وەختێک تێکشکا ئەنجامەکەی بوو بۆی کەوا خەڵک توانیان ئەم مافانە بەدەست بێنن تاکو 1960ەکان و 65 ئەوانە پێم وابێت لە
جامعەیەکەی لێرە لە سوید لە ستۆکۆم نزیکە ناوی ئۆپسالایە دانیشتن کە لەسەری بەشەریان هێنا فحسیانە کردو ئەوانە لێکیان نەدام کە لەسەری سپی پێستە یا ڕەش پێستە و لەسەر ئەساسی ئەمانەیەمە چۆنی بزانین سیفاتە شخصیەکانیان و شخصیت و کەسایەتەکانیان چۆنە. ڕازیزم ئاوا چوو بۆ ناو زانست و زانیاریەوە. ئەمە سەرمایەداریە، سەرمایەداریەوە پاک و تەمیز نییە کە ئەمە شەپۆلێکە دێت و ئەڕوا چی ئەڵێت کە هات ئەڕوا ئەوەی کە ڕۆیشتووە لە ڕابردووە بە خەبات ڕۆیشتووە بە بەرەنگاری ڕۆیشتووە. جا بۆیە متمانەکردن بەوەی کەەوە شا ناتوانێت لە ئێرانە هیچ شتێ بکات و هیچ ئایندەیەکی نێو ئەمانە حتمما وەکو شعارێکی تەبلیغی با بڵێن با خەڵک ئەگەر لە دەورێمانە کۆکەینەوە شعارانە بڵێن، بەڵام حقیقەتەکەی ئەوەیە بەرنامەدانان و سیاسەتدانان و نەخشەدانان نابێت لەسەر ئەساسی ئەوە بێ ئەم دیاردەیەکی ڕاگوزەرە دێت و ئەڕوا وانە. باشترین دەسەڵاتێک کە بۆ سەرمایهداری ئەم سەردەمە ئیسپاتی کردووە کە ئەتوانێت باشترین بۆ بەرهێنانی چینی کارگەر بکات و باشترین پێشکەوتن بێت سیستەمی چینیە. سیستەمی چینیە کە 12 ساعت کار بەینەکە ئەوانە بڕۆ ناڕزایی دەربڕە بڵێم نەمێ ساعت کارم کەم بێتەوە لە سجنای لە زیندانای ئەوانە لە 30 سانتیمتر بە 30 سانتیمتر دادەنێن ئەوانە تاکو ڕقەبیتەوە. ئەوە سیستەمێکە کە سەرمایهداری ئەم سەردەمە پێویستێتی. لەبەرەوە باسی ئەوە نەکەین کە ئێمە ئەمە چۆن لەگەڵ سەردەمی ئەم سەردەمەیە ئەبجێ وایە لەگەڵ ئەم سەردەمەیە بەو معنای کە ئێمە تێگەیشتوین بەو معنای کە کۆمەلگا ئێوێ ناگونجێ و ئەگەری زۆر هەیە کە تێک بشکێنرێ، بەڵام ئەمە حتمی نییە و ئەمە ئەگەر بۆ هەموو دنیا ڕاستە بۆ ئێران زۆر ڕاستە و ئێمە ڕاستە کە کارگەر ئامادەیە ئەوانە بڵا بێم ئامادەیە پێش بخرێ و بە مەسەلەکەش بە تەنها بە تەبلیغات ناکرێت، تەنها بەوە ناکرێت تەبلیغات بکەین و خۆمان ئەبێ نوێنەرایەتی ئەم ناڕەزاییانە بکەی کە لە کۆمەلگایە هەیە، ئەبێ زمانی ئەو ئاعترازەبی کە لە ناو کۆمەلگایە هەیە، ئەبێ دام و دەستگای بەڕێوەبردننی کۆمەلگای داهاتوت هەبێ. شۆڕشەکان لە دنیاە بە شعارات و بە نەخشەی شۆڕژێرانە و بە سیاسەتی شۆڕژیانە بە تەنها نەچوونێت پێشەوە، بە بەرنامەی شۆڕژێرانە نەچوونێتە پێشەوە، بە دام و دەستگا و ئەنجومنی شۆڕژێرانە چوونێتە پێشەوە. لە شۆڕشی فەڕەنساوە بیگرە بۆ شۆڕشی رووسیا لە شوباتەوە بۆ ئۆکتۆبەری حەڤە لە شۆڕشی ئێران بیگرە ئەوانە هەمیشە و دایم تەنانەت شۆڕشی سیاسی بە معنایەکی زۆر بەرتەسکی وشەکە کاتێک شۆڕشی سیاسی ئەنجام ئەدرێ کە ئەوەی کە لە داهاتووە ئەتوانێت کۆمەلگا بەڕێوەبەرێ نەواتەکانی هەیە ناوکۆکەکانی هەیە بە پچوکی دروست بوو و ئەو هێزەش ئەتوانێ داسەڵاتی داهاتوو بگرێت کە ئەم بەدیل و ئەلتەرناتیڤە پێشکەشەکە. ئەنکە وەختێک باز لە شۆڕشی ئێرانەکرێ بۆ نمونە ساڵی 70 بۆچی خومینی هات لە گوادلۆک دانیشتن غەربیەکان بەیەکەوە ڕێکەوتن ڕژیم چێنج بکەنەوە ئەمانە حقیقەتی نییە، ئەمە سیناریۆیەکی دەرەوەی وڵاتیە، سیناریۆی ناوڵاتەکەی ئەوەیە دەسەڵاتێکت بۆ هاتوۆتە پێشەوە 1400 ساڵە هەموو جومعەیە کۆبوونەوەکەن لە هەموو گەڕەشێکا بنکەیان هەیە وە سیستەمێکی ئیداریان دروست کردو ئەوانە پارە کۆکەنەوە فەقیر گوایە خزمەتەکەنەوەوانە فەقیر خزمەتیانەکە سەروەت و سامانیان بەدەستێەوە ئەمانەوە ئەم سیستەمە ئامادە بوو هات بە بۆژوازی ئێرانی وتی شا بەعمل لەماوە ئەڕاتەوەوانە من نەبم کۆمونیستەکانی گرن ئەڵێن چی وتیان فەرمو ئیمام پێشمانکەوە بۆ پێشەوە ئیمام خومینی هات و ئەوانە شۆڕشی کارگەر و زەحمەت چێش بوو، بەڵام ئیمام خومینی بەم دام و دەستگا ئامادەی کە هەیەی بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا ئیزنی لە بۆژوازی وەرگرت و دەسەڵاتی گرت و بەشی زۆری کۆمەلگاش لە سەروبەندی شۆڕشیشدا بەشی زۆری کۆمەلگاوانە لەسەر قەنەفە دانیشتوم زان نەتیجەکەی چی لێدێ لە میسرا پێیانەوتن القاعدين على الكنبة باشە ئەوانەی کە لەسەر قەنەفە دانیشتون زانن چی ڕوئەتوانە بەشی زۆری کۆمەلگا لە سات و کاتە شۆڕژێڕەکانە ئاوان ئەوەی کە لە شۆڕشا بەشداریە کات چ بەوەی ئێوێ شۆڕش بکە چ بەوەی دیفاع لەوەی ئێستا کاتوانە هەمیشە کەمایەتیە هیچ کاتێک لە 150 زیاتر نییە لە شۆڕشی فەڕەنساش لە 150 زیاتر نەبوو لە شۆڕشی ئێرانە 1970 لە 170 زیاتر نەبوو شتێکی ئاوایە ئەوەی کە ئەمێنێتەوە کۆمەلگا بەشێکی زۆری کۆمەلگایە کە پرسیارەکەی ئەوەیە سبەینێک ئەم ئاڵوگۆرە ڕوویە ئەتوانن ماڵەکەم بپارێزن پۆلیس بتوانێت
پارێزگاریم لێ بکە ئەگەر جەردەهاتنە سەر ماڵەکەم ویستیان تاڵانم بکەن و مناڵەکانم ئەزیێت بن، ئەتوانێت ئەم کارە بکە، ئەتوانم دام و دەزیایشی لەم بابەتەم هەبێ، ئەگەر ئابا بڕوا با بگۆڕێ، ئەگەر نابا ئەمە بمێنێتەوە کە هەیە. هەڵشی سادە بەشی زۆری کۆمەلگا ئاوا بیرەکاتەوە. وەختێک ئەلتەرناتیڤێکی دیاری کراوە، ئەلتەرناتیوی بۆ ئەوە داناوەکە لە داهاتووە چۆن کۆمەلگا بەڕێوە بەرێ، ئەمە ئەتوانێت خۆی بکا بەو بەدیلەی کە دێتە پێشەوە. ئەمەی کە ڕەزا پەهلەویەکە بایەخەکەی لەوەیان نییە کە باسی جوداخوازی، بایەخەکەی لەوەیە کە خەریکە جێگا داتەوە بە ئەرتەش، هەر لە ئێستا وەزیفەی بۆ دیاری کردو، هەر لە ئێستاوەڵێ دەسەڵات بەدەستی تۆیە، هەر لە ئێستاوە خەریکە بەرتی لەدا بە تەواوی ئەو پاسدارانی کە ئێستا ترساون ئەگەر خامنەئی بڕوات و نەمێنێت چۆنی ئەملاکەکانیان پارێزن. بۆ کوێی بەرەم هەموو پارێ بۆ کوێ بەرن، چی ئەتوانێت جیان بکاتەوە ئەم ئۆلیگارشانی کە لە جمهوری ئیسلامی ئێرانە هەن، چۆن نێتوان پارەکانیان لە ئێران دەرکەن ئەگە خۆشیان بیانوێت دەرباز بنوانە، ئەمانە ئەبێ بمێننەوە، ئەبێ داگیر بکەن. ڕەزا پەهلەوی خەریکە بەرتی لا نەداتی، ئەڵێ لە جێگەی خۆتان بن، ئەوە کاریشم بۆ دۆزینەوە، پەلاماری خەڵکی کوردستان و بەلوچستان و هەموو ئەو ستانەکانی ترە دەین کە یانێ مل ببزوێن و ئەوانە قەت و ئامیان کەن. ئەمە خەتەری ئەم ئەلتەرناتیڤ و ئەم جۆرە پیلانەیە کە ئەجێڕێت. باسەکە لەسەرەوە نییە کە ڕەزا پەهلەوی بە تەنها پشتیوانی ئەمریکا هەیە. ڕەزا پەهلەوی ئەتوانێت بە پشتبەستن بە هەمووان دام و دەستگای سەرکوتگەری ئێستا کە لە ناو جمهوری ئیسلامی ئێرانە هەیە ئەو کارە کۆکو چۆن ئیخوانەکان بە پشتیوانی سوپای میسر و بە تەعاونێک لەگەڵ سوپای میسرا ئەوانە مبارەکیان لابرد و ویستیان ببن بەدەسەڵات، دواتر پیلانەکان سەری نەگرت. هەر بەو شێوازە ئەم ڕەوتە فاشیستیە ئەتوانێت بە سوودوەرگرتن لە دام و دەستگا سەرکوتگەریەکانی ئێستای جمهوری ئیسلامی ئێران ئەو ئاڵ و گۆڕەکە ئەبێ لە ناو ئێرانە ڕووبا و ئاڵ و گۆڕە سیاسیە لەبار بەرێ و نەیەڵێ ماڵ و گۆڕە سیاسیە بکێشێتە سەرەوە بێ بە ئاڵ و گۆڕی کۆمەڵایەتی، خەڵک سەرش بەرزکاتەوە مافی زۆرتری هەبێ، بڵێ من بۆچی وەکو خەڵکی باقی شوێنەکانی دنیا حەقم نییە بەشدار بم لە سیاسەتاوە، هەژار نەبم و برسی نەبوو نەدار نەبم. بۆ ئەوەی ئەمە ڕوو نەدا بۆی ئەم ئاڵ و گۆڕە نەکێشێبەوە، ئەم ئاڵ و گۆڕە سیاسی بۆ جۆرە بگۆڕێ. ئەمە لە قازانج و بەرژەوەندی چینی بۆرژوازیایە، لە قازانج و بەرژەوەندی سەرمایهداری دنیاە و بە هەر حاڵ ئەتوانێت قەناعەت بەو خەڵکە بێدەسەڵات کراوەش بکە، لە بەو لە ١٨ کۆمەلگا بکە کە ئیتر ئەمە ئەتوانێت ماڵت بپارێزێت و دام و دەستگا ئەمنەکان لە جێگەی خۆیان نەمێننەوە و کۆمەلگا لە گرێژنە ناچێ و لەمەی کە تا ئێستا ڕوویداوە خراپتری بەسەر نایەتەوەمانە بەم جۆرە مەتوانین ئەم کارە بکەین. ئەمە خەتەری ئەم هەڕەشە فاشیستیە لە کوردستان و ئەمە تەمرینە و ئەمە پرۆسەیەکە بۆ داسەپاندنی فاشیزم لە ئێرانە و گەورەترین مەترسیەکانی لەو لێرەوە دێت، گەورەترین مەترسیەکانی لەو مەترسیانەوێت کە بۆ سەر کارگەر و زەحمەکێشی سەرتاسەری ئێران دێتە پێشەوە، نەک بە تەنها کوردستان یاخود بەلوچستان یاخود خوزستانوانە. بەرحاڵ بچینە سەر بەشێکی تر، بەشی سێمی باسەکانی ئەمڕۆم سەبارەت بە بەرەی کوردستانی ئێران، بەرەی کوردستانی لە ئێران. دیارە من باسی ئەوم کرد کە ئەو هەڕەشەی ڕەزا پەهلەوی چەنە کۆنە پەرستان و فاشستانەوە چۆنە بێ لە بەرامبەریا بوەستینەوە، لەبەرەوە هیچ کەس ڕەخنەیە کە من ئێستا لەم پرۆژەی ئەگرم ناوێ بە حسابێ حساب کاکە گوایە ئێمەمانان چەپەکان و کۆمیستەکان لە دژی بەرژەوەندی خەڵکی کوردستانین، لە دژی ئازادی خەڵکی کوردستانی، لە دژی سەربەخۆیی خەڵکی کوردستانی، یاخود لە دژی پێکهاتنی دەوڵەتی لە کوردستانە، پێکهاتنی دام و دەستگایەکین کە نوێرایەتی خەڵکان لە کوردستان هەرگیز جوانیە. بەڵام ئێمە خەڵکی کوردستانی عێراق دەستمان بەو ئاگرەیە چزیوە کە ئومێدەوانی خەڵکی کوردستانی ئێران هەمان تەجروبە ئەزمون نەبینەوە. باسیەم بەرەی کوردستانیە بنکەنانیم بەرەی کوردستانی مەبەستم ئەوەیە کە ئەم هاوپەیمانێتی کە لە بینەوە پێش حیزبیا دروست بووە هەمان ئەو بەرەی کوردستانەیە کە لە پێش ساڵەکانی 1991
لەلایەن یەکێتی و پارتی و هەندێک حزاب بۆ دروستکرا بۆ گوایە بەرەنگار بوونەوەی ڕژێمی سەدام و دواتر لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 لە دوای خرۆشانی جەماوەری لەسەر تاسەری کوردستانە کە ڕژێمی باسی ناچار کرد سەرنجام هەرۆ خڕۆشانە ناچاری کرد نەک هەرتەنها خەتەکانی 34 بوو چەند بوو ئەو کاتەکە ئەمریکا خەتی دژە فڕینی دانا هەر بە ڕاپەڕینی خەڵک لە هەولێر و لە سلێمانی و لەوانەوە ناچار حکومەتی بەعس کوردستانی چۆڵ کرد ئەم بەرەی کوردستانی ئەرە و کاتە بوو بە دەسەڵاتدار لە کوردستانی عێراق و ئەم هاوپەیمانێتی نێوان ئەم ئەحزابانە کە دیارە لە نێو ئەم ئەحزابانەیە حزبێکی بە ناوی پژاک کە خۆی گوایە بە نوێنەرایەتی تەرحی کۆمەڵگەی دیموکراسی و کۆنفیدرالیزمی نازانم چی و ئەم شیعاراتانە نیشانەدا کە ئێستا دەرەکەوێ لەم هاوپەیمانەتیە کە کردویانە ناوبۆشە درۆیە ڕیتوریکە فێڵە بۆ خەڵەتانی خەڵکە و هیچی تر نییە و بە ڕوون و ڕاشکایی من دواتر باسێکم بۆچی بەرەی کوردستانیە لە بین ئەم هێزانەیە دروستە بێ بۆ ئەوەی لە داهاتوە ئیتر دەسەڵات لە کوردستانی ئێرانی شاوەک چۆن لە بین یەکێتی و پارتی و هەنێک وردە حیزب و وردە دووکانە بەشیان کرد لە ساڵی 1991 هەمان پرۆسەش لە کوردستانی ئێرانە دووبارە بکەنەوە لە ساڵی 1991 کاتێکە ڕاپەڕین ڕوویدا جەماوە ڕاپەڕینی کرد شوراکان لە شارەکانی کوردستانە دروست بوون خەڵک بەتایبەتی لە شاری سلێمانی خەڵک لە ڕێگەی شوراکانی خۆی لە ڕێگەی نوێنەرانی ڕاستەوخۆ هەڵبژێراوی کۆبوونەوە گشتەکانی خۆیانەوە هەوڵێنەدا دام و دەستگاکانی شار و دام و دەستگا ئیداریەکان و بەڕێوەبەریەکان و خزمەتگوزاریەکان بخەنەوە سەر پێی خۆیان و ئەوانە خۆیان ئیداری ئوموری خۆیان بکەن بەڵام بەرەی کوردستانی هەر ئەو کاتە بە زۆری چەک بنکەی شوراکانی داخست کەوتە تەبلیغکردن لە ڕێگەی ڕادیۆکانیەوە کە تەنها ڕادیۆیەک بوو کە خەڵک ئەی کردەوە گوێی لێگرت خەڵک پەلاماری شوراکانیدا داوای لە خەڵک کرد کە لە شوراکان دوورکەونەوە بە گومان لێکرا و بەچی و بەچیان لە قەڵەمدان وە سەرنجام دەسەڵاتی کوردستانیان لە خۆیان پێکەناو لە خۆیان دروست کرد مەسەلەکەش زۆر سادەیە ئێستا زۆر کەس باسی ئەو ڕابردووە کە ئەمانە هاتنەوە و هەمویان جەردە بوون و لاینەوە لە شاخەوە هاتنەوە و هیچیان نەبوو بوون بە خاوەنی ئەم هەموو سەروەت و سامانەوە لە هیچەوە بوون بە سەردار و دەسەڵاتدار و ئەمانەی تۆتەوێت چۆن بێ معلومە کەوا بێ کۆمەلگایەکی دیاری کراوە دەسەڵاتێکی سیاسی تایە بە زەبری ڕق بە زەبری شەڕە بە زەبری ڕاپەڕینە بە زەبری هەشتێکە ئەم دەسەڵاتە تەفروت و نابێت لە ناوچێ ئەبێت دەسەڵات و بەڕێوەبرتنی کۆمەلگا دووبارە دروست بێتە خۆیمە هینین سەردەمی گالیسکە نییە سەردەمی بڵین کۆن نییە 1000 ساڵ لەمەوە پێش مەجموعەیە دێبینوانم کوێ خایە بۆ خۆمان هەڵبژێن شاری گەورەت هەیە تۆ لە شاری سلێمانیا ملیۆنە نەفەری تایە ئێستا شارەکانی کوردستانی ئێران سەدان هەزار کەسی تیاژیۆمان ڕێخستەوەی ئەم شارانە پێویستی بە دام و دەستگای ئیداریە و ئەم دام و دەستگا ئیداریە پێویستی بەوە هەیە توانا و سوڵتەی بەڕێوەبردننی کۆمەلگای هەبێ و ئەم توانا سوڵتەی بەڕێوەبردننی کۆمەلگایە لە دوو ڕێگا زیاتر ناکرێت دروستکرێت یاوەتە لەسەرەوە دروستیەکەی یاوەتە لە خوارەوە دروستەکەی یاوەتە بە بەشداری خەڵک دروستیەکەی یاوەتە بە زۆری سەرنیێزەی مەجموعەی چەکدار و ئەوانە دروستێکی لەم دوو ڕێگایە زیاتر نییە ناتوانێت کۆمەلگا بێ ساحێب بێت و هەروە بێت و ئەوانە چۆنە ڕوا بڕوە تۆ شەبەکەی ئاوت هەیە شەبەکەی کارەبات هەیە ئێستا ئەنتەرنێتت هەیە تەلەفۆنت هەیە یعنی بازێ لە هینەکان هەند ئەنارکیستەکان کە هەندێکیان زۆر بێدەماخن ئەسڵەن ئەوە ئازانم لە سەردەمی هی ناژینەوە نیە هەوجار و جەنجەڕ و ئەوانە یاژین و ئەوانە خوازانە سەردەمی بەردە ئەو شارە و دیانە هەمویان دابنیشن پێکەوە بە شێوەیەکی ئاسۆی و نازانچی ئاسۆیی چی تۆ کۆمەلگایەکەت هەیە هەرەبی دامەزراوە
و ئەمە دەسەڵاتی پێویستە. ئەم دەسەڵاتە ئایا بە بەشداری خەڵک دروستیەکەیتەوە یا لە دوور بە بەشداری خەڵک. لەم دوو ڕێگایە زیاتر نییە. بە بەشداری خەڵک دروستیەکەی لە ڕێگەی شوراکانی ڕێگەی کۆبوونەوەی گشتیە لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەرچێکی ناوەنی لە ڕێگەی ئەمانەوەی تۆ دەسەڵات و نوێنەراتی خەڵک دروستەکەی یاوەتە لە ڕێگەی مەجموعە حیزبەوە پێکەوە ڕێگەکەونەوەوانە چەکیان بەدەستەوە زەبریان هێو زۆریان هێوان و فەرجێکەنەوەوانڵێ نێمە تاقە هێزین تاقە شەرعیترین هێزین کە بتوانین ممارەسەی عنف بکەین. ئەمەش دەوڵەت، ئەمە معنای دەوڵەت دروستە بێتەوە لەم ڕێگایە و دەسەڵاتی سیاسی لەم ڕێگایە دروستە بێتەوە. ئەم دوو ڕێگایە زیاترت نییە. و سەرنجام ئەو هێزانەی کە ئێستا خەریکن بەبێ ئەوەی قسە لەسەر ئەلتەرناتیوی بەڕێوەبردننی داهاتوو بکەن و ئەوانە خەریکن بەم جۆرە ئێتیلافە سیاسیە قسە لەسەرەواکەن هێزی پێشمەرگەی خەین و هێزی چەکدارێگە خەین و نازانم بەڕێوەبردننی کۆمەکە خەریکن لە بین یەکترا ڕێکەون بەبێ ئەوەی ئەسڵە خەیاڵن لای ئەوە هەبێ باسێک لەوە بکەن کە شووینەوە بۆ ناو شاربوون بوونە خەڵک توانای ئەوەی هەبێ لە ڕێگەی ڕێکخراوە مەدەنیەکانی خۆیەوە دام و دەستگا دروستکاتەوە. ئەمە هەمان نموزەجی بەرەی کوردستانیە کە ئەوە 35 ساڵی ڕێکە ئێمە خەڵکی کوردستانی عێراق تاوانەکەی ئەدەین و باجەکەی ئەدەین. ساڵی 1991 وەختێک بەرزانی و ئەم مەسعود بەرزانی و بەرزانیەکانی تر و ئەوانە هاتنەوە ئەسەن کەس هەر بە هیچی نازانی، هەرمایی گاڵتەجاری بوون لە لای خەڵکی زۆری کوردستان. بەڵام جەلال تاڵەبانی هێنانی کردنی بە هاوپەیمانی خۆی ئەوانە لەبەرەوەی ئەیزانی ئەوەی وێت لەسەرەوە دەسەڵات دروست کات و ئەوانە و پێویستی بە سەرۆک عشیرەتەکان هەیە، پێویستی بە ئەو تەیفە کۆنەپەرست و دواکەوتوی کۆمەڵگەی کوردستان هەیە بۆی ئەم کارە بکەیژە بەتەنیا بۆی ناکرێت، بەتەنیا ئەو کاری بۆ ناکرێت کە لەسەرەوە ئەم دام و دەستگار نەشێویست پشت بە شوراکان ببەستێ. نەوشیروان مستەفا کە دواتر باسی کرد ئەم دەسەڵاتە حیزبی و ئەوانە خۆی فاسدترین و حیزبیترین و دواکەوتوترین عنسوری ناوبەرەی کوردستانی بوو کە ئەستەن حیزب بوو دەسەڵاتی پێ یەک شتێک بوو. بەس دوایی لەبەرەوەی بەشەکەی خۆی کەم بۆ ئەوانە لە 10 ملیۆن زیاتریان نایە بوو بە دوژمن و دژمنایەتی کردنی ئەم چییە ئەم فۆرمە لە حکومڕانی و ئەم تیورانی هێنایە پێشەوە فۆرمە لە حکومڕانی بەعمل نایم حکومڕانیەتیە بێ ئاڵوگۆڕی بەسەرا بێ ئەوانە گەنا خۆیان هیمون هەر لە بیدایەتەوە یەکێتی لەبەرەوەی هێزێکی کۆنەپەرستی بۆژوازی بوو دەستی لەگەڵ دەستی حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستانە تێکەڵ کرد، پارتیە کە هەموو کەس لە خەڵکی کوردستان ئەزانێت ماهیەتەکەی چییە، ئەزانێت چۆن حیزبێکی بنەماڵەیە کە خەڵکی کوردستان بەڕەعیەتە زانێ ئەسڵان هەمووی بە خوڵامی خۆی زانێ ئەبێ هەربانیان کەن ئەزبەنی نەشە ئەم حیزبەیە ئەمانی هێنایە و ئەمانی کرد بە سەردار بەسەر خەڵکەوە نەتیجەکەی ئەژبینی کێشێتی نیشتیمانی کوردستان بۆ بە چ قەشمەریەک لەم ڕۆژگارەیە، بۆ بە چ گاڵتەجارێک لەم ڕۆژگارەیە، چۆن بۆ بە بیاری دەستی پارتی بارەزی خۆی ئەهێنێت و ئەیباوا جمهوری ئیسلامی ئێران بڕوخێ وەختە مەسیری پافڵ و مافڵەوانەژە بینین بای چەنە یا هەر باز زەعیف بێ هەر ئەسڵەن جمهوری ئیسلامی ئێران تۆزێت زەعیف بێتەوەوانە چارەنووسی بافڵ و مافڵە بینین کە ئێستا بافڵ و قوبا دەبین کە خۆیان پێشتەوە ئەسڵێکی حەزف بوو ئەسڵەن معنای وجودی یاخود فەلسەفەی وجودی لە دەستناوە. ئەمەی کە ئێستا لە کوردستانی ئێرانە ئەکرێ ئەم بەرەی کوردستانی ئێران هەمان شتە. اینجا ئێستا پژاکێک کە بەم هەموو باسی نوێنەراتی کردنی خەڵکو و سیستەمی دیموکراتی و کۆمەلگای دیموکراتی و ئۆج ئالان سوودی لە نازانم بووکچین وەرگرتووە و نازانم مۆدێلەکەی ڕۆژاوا ئەهێنین بۆ ڕۆژەڵات و ئەمانە هەمووی دەرەکەی هەمووی قسەی پوچە ئەگەر نا ئەم ڕێکەوتنە ینی چی لەگەڵ حیزبی دیموکرات ئایا لە ڕژێر فشارە ئەمە کراوە بە پژاک و دیارە خۆ من هیچ کاتێکتەوە هەموو بەەوە نییە کە پژاک هێزێکیوانە بێ بەڵام پژاک بەم تەبلیغاتانەی لە ناو خۆیان مەجموعەیەکی زۆری بەم تەبلیغاتانە گۆش کردووە بە جۆرێک فێڵی لێکردوون بەشێکی زۆری ئەو هێزە زیندوەی ناو کۆمەڵگای کوردستانی ئێرانی لە دەوری مەجموعەیەک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کۆ کردوتەوە و بەداخەوە بەشی زۆری ئەو ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی بە جۆرە لە جۆرەکان لە ژێر نفوزی پژاکان ئەمڕۆ. بەڵام ئەم هێزە
کە دیارە هەر لە بیدایەتەوە دیارە زۆر کەسی تریش باسیێوان کردو هەموو منهەجی پەکەکە منهەجی ریال پۆلیتیکە سیاست دەکا بە معنای کەریمە بە معنایەوەی هێزم دەستکەوێ وەکو حیزبێکی سیاسی دەسەڵات بگرت باسی ئەوەی کە نەتەوە و نیشتیمان و ئەمانە هەموو ئەو چوارچێوانان بۆیکەوە ئەم حیزبە دەسەڵاتی هەبێ ژنا هیچ شتێک هیچ حقیقەتێک لەمایانێ باسی ئەزمموی ڕۆژاوا مەکەن ئەزمموی ڕۆژاوا ئەزمموی خەڵکێکە کە لە بەرامبەر داعشا وەستایەوە شتێک بۆ ئەمانە من ئەزمموی ڕۆژاوا لە کاتی تری شاوتومە نا سەرکەوتنەکەی بە سەرکەوتنی ئەو ڕێبازە زانمون نەژێرکەوتنەکەش یەگەل لە داهاتوە شکستی هێناو ئەمانە و لە شوێنی تریشا ئەمە وتوەوە ئەزممونێکی تر و ئینێکی ترە ئەمەی کە لە ئێستا لەم دۆخەی ئێستایە کە خەریکە لە ئێرانە بژاک ئەیکا لەگەڵ حیزبی دیموکراتە ئەوانی تر ئەسڵەن باسییان هەر نەکەی باشترە مەجموعەیەک چەکدار و مەعاشخۆری پارتین مەجموعە مەعاشخۆری پارتین و دانیشتون لە هەولێرە لە بەری ئەو نەوتە زراوی خەڵکی کوردستانی عێراق خۆن و ئەوانە و دابەستن و گەورە کراونەوەوانە و قەڵەو کراونەوەوانە دانراون بۆ ڕۆژێکی لەم بابەتە بەکاربێنەوانە ئەسەن ناکرێت بە حیزبی سیاسی ناوبرێن وەڵام حیزبی دیموکرات حیزبێکی سیاسیە و معلومەکە بنەچەکەی چییە معلومە کە ڕابردوەکەی چییە معلومە کە ئەسڵەن قوڵی نەبوو کۆمەڵە پێی بڵێت تۆ حیزبی بۆژوازی کوردستانی هەر لەسەرەوەی کە پێی وتی حیزبی بۆژوازی کوردستانی کەوتە قەت و عامی کۆمونیستەکان و کوشتاری کۆمونیستەکانەوە ئەنا ئەم حیزبی دیموکراتەرە و حیزبی دیموکراتەیە کە لە زۆر جێگاتە تەجاوزی بە زیندانەکان و بە ئەسیرەکان کردو ئەوان خەڵکی مەدەنی و خەڵکی بێچەکی کوشتارە کرد لەسەرەوەی کە پێی و دیانمە کۆمەڵەوە بۆ ئەمە و حیزبی دیموکراتەیە پژاک ئێستا لەگەڵام حیزبی دیموکراتەیە ڕێکەوتووە کە لە داهاتووە دەسەڵات لە کوردستانە پێکەوە دروست بکەن و پێکەوە پێشی بێنن ئەمە پێی ناوترێ پرۆژەیەک بۆ سەرخستنی کۆمەڵگا ئەمە پێی ناوترێ پرۆژەیەک بۆ ئەوەی کە خەڵک خۆی بە خاوەنی کۆمەڵگا بزانانی یا خاوەنددارێتی لە کۆمەڵگا کە یا خاوەنددارێتی لە خۆی بکەنا ئەمە پرۆژەیەکە بۆ دروستکردنی دەسەڵاتێک عینی ئەوەی کە لە کوردستانی عێراقا کرا عینی ئەم دەسەڵاتە حیزبیە عینی ئەم دەسەڵاتە کە 35 ساڵە تاڵانی ئەو کۆمەلگایەکە 35 ساڵە هەرچیەک ئەو کۆمەلگایە جوان بوو هەوڵی داوەتێشی بدات و لە بینی بەرێ زمینەیەشی دروست کردو بۆ دروستبوونی ئەم ڕەوتە سەلەفیە دواکەوتۆ کۆنەپەرستە زمینەیەشی دروست کردو بۆ دروستبوونی ئەم پیاو سالاریە زۆر دزیەوە کە بەڕاستی سی تەلەڤیزیۆنەکانەکەی ژن زۆر مافی هەیە ئەوانە وڵام بڕۆ ناو گەڕەکە هەژان نشین و فەقیر نیشتینەکانەوە ئەزانی پیاو سالاری تا ئاستێک لەم کۆمەلگایە ڕەگ و ڕیشی داکوتاوە برسان هەیە ژنی تایە قەبرسان هەیە بۆ ژنانەکە خاوەنیان نییە لەبەرەوەی کە کوژراون و کەس خۆیان ناکا بە خاوەنیان کەس و کارەکانیان نیان کوژن و بەلەدەیان نێژی ئەم دەسەڵاتە ئەم کۆمەلگای ئاوا لێ کرد و ئەم دەسەڵاتەش کە حیزبی دیموکرات و پژاک ئەیانوێ لە سەری خەڵکەوە دروستیکەن و هەمان کارەکە لەبەرەوە وەک پژاک و وەک سەرکردایەتی پژاک و ئەمانە معلومەکە بەرنامەیان چییە بن هیچ تەوهمێکم لەو بابەتەوە نیە بەڵام کاتێتی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوانی کە بە تەبلیغاتەکانی ئەم حیزبانە و دیموکراتی و کۆمەلگای دیموکراتی ئەوانە هەڵخەڵەتاون و لەسەر ئەم لاحنا یاریتان پێکراوە بە جۆرێک بەداخەوە کاتی ئەوەیە چاوتان بکەنەوە کاتی ئەوەیە داوای مافی خۆتان بکەن کاتی ئەوەیە ڕێگا بگرن لەوەی لە سەرسەری ئێوە پاش ئەو هەموو قوربانیدانە پاش ئەو هەموو بەرەنگاری کە کردان پاش ئەوەی بۆ هەر مافێکی سادە هەر نەختێک لە ئازادی گەورەترین قوربانیتان داوە لە ژێسای جمهوری ئیسلامی ئێرانە مەجموعەیەک ئوردوگانشین و مەجموعەیەک بەرتیلخۆر نۆکەرەکانی حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستانی عێراق و بەرزانی بێنەوە لە کوردستانی ئێران ببن بە حاکم بەسەردان کاتی ئەوە هەیە ئەوە ڕەت بکەنەوە و فشار بێنن بۆ حیزبەکەتان بۆ پژاکتان بەرحاڵ کە دەستبەرداری ئەم پرۆسە نالەبارە لە فرۆشتنی ئیرادەی خەڵک بێ بە ئەم حیزبە کۆنەپەرست و دواکەوتوانە فرۆشتنی ئیرادەی ئێوە بێ ئیرادەی ئێوە کە لە ناو کوردستانی ئێرانە ئەو
قەباتە مەدەنیاکەن. بەرحاڵ لە ڕووی ئایدۆلۆجیەوە هەر ناکۆشیەکە بێ اختلافێکە بێ بە جێگای خۆی باسەکە لەسەرەوە نییە گەرەمانە بکریتر ئێمە ڕخنی ترمان لە ژاک و لەم ڕەوتە نابێت و ئەمانە بەڵام خودی ئەم کارە ئەمە خیانەتێکی گەورەیە دەرهاق بە هەمانە و قسانی کە خۆیانیکەن نەک بە قسەیەکە پێویستە بکرێ بە قسەیەکە من بە شۆڕ جێڕانێزانم هەر بۆ پەیامی کە خۆیان ئەیدەن هەر بۆ قسانی کە خۆیان لە ڕابردووە ئەیانکرد دەورانێکی دوور و درێژ بوو خەڵک چاوەڕوانی ئەوە بۆ ڕۆژێ لە ڕۆژان پژاک بەدەمیاوێ بڵێ جمهوری ئیسلامی ئێران بڕوخێن بەڵام ئەو ڕۆژەی وتێ بە جمهوری ئیسلامی ئێران بڕوخێ ئەو ڕۆژە بوو کە لە پەنا حیزبی دیموکراتە قەراری گرتووە لەگەڵ ئەوە پەیمان نامی ئیمزا کردووە ئەمە مەسەلەیەکە پێویست بە هەڵوێستە ئەکا پێویست بە بەرەنگاریەکە سەرباری داخۆشیکردن لە مافی خەڵکی کوردستان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی تا ڕادەی جیابوون و پێکەنانی دەوڵەت لە ڕیفراندۆمێکی ئازادا بەڵام ئەم جۆرە دەسەڵاتە حیزبیە چینایەتیە دەرەبەگایەتیە دەوڵەمەنیە سەرمایەداریە خەڵکی کوردستان قوبولی ناکە و نابێت قوبولیکە پاژەمم قوربانیە مۆدێلێکی تر لە حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستانی عێراق و ئەم حکوومەتە حیزبی و گەندەڵ و تاڵانکاریکە لە کوردستانی عێراقا دروست بووە نابێت ڕێگا بدرێت لە ئێرانە دروست بێتەوە. زۆر سوپاسانەکەم کە تا ئێستا لەگەڵ مابوون لەوە زیاتر سەرتان نێشێنم مێدەوارم ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی یوتیوبی هیوا سبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن و لینکی ئەم بەرنامانە و بەرنامەکانی تریش لەلایەن خۆتانەوە بە فراوانی بڵاو بکەنەوە تا بینەری زۆرترمان لەگەڵا بن. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵ مابوون دووبارە تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ ئێوەی ئازیزە یەکتر دەبینینەوە هەمووتان بە شادی و کامەرانی ئەسپێرم لە هەر شوێنێکن شەوتان و ڕۆژتان خۆش.